بەخێو کردووە. ئەوە باوکە هات. دەی خوایە دەی باوکە بێت. سعدی ئەو کەت نەچێنەوەتەوە. چ بکەم هەمیشکم مەشغوڵە غەڵەتم کرد لە چێتی لوکەژنی ماری هەناری لوکەژنی تۆدایە چ بکەم؟ ئێستا من چی بکەم ها؟ ئەو ماڵی هێناوەتە سەیرمان هەرێگریەوە کوڕە. قوربانت بم خۆ کەشفتان نەکردی ئەم بۆ چێنا؟ ناوەڵڵا کەشفی چی بکەم؟ شتەکەت لەبیر مایە؟ لەبیرما. نا من ئەوەی دەناسم ناوەم دەناسم. باشە وەرە ژوور و بیبەرەوانێ. ئەمن چێمە؟ تۆ هەر ناناسم تۆ هەر کێ؟ باشە بەڕێزم سلام عەلەیکم. فەرموو بەڕێزم فەرموو. یاخوا بەخێر بێیت. فەرموو بەڕێزم. ئەو باوکتە. بابا! کوڕم زووکت تەقاندم کوڕم دەڵێ جیکنەی ماخرا. بەخێر بێ. سلامەتی خوشکم باشی بەخێر خوشکم بێ. زۆر داوای لەبوون دەکەی بەڕاستی بوونەمای ئەنێک لە بۆنگۆ ئەوە ئێستا یەکێکە بایەنێکە خوایە ئەو منداڵە چییە لێرەکانە بیاگاتان لە مناڵی خۆتان بێ. نەبی جانە بابا گەلێک لەگەڵم خراپ بوو گەلە تەسنازە. عقڵ بە گەمشە چۆن فێریان کردووە. داوای لێبوون دەکە خوشکم داوای لێبوون دەکەی. بابا جانە ئەوە گەلە لەگەڵ من باشە. ئەوە لەگە با بچێت باشە. مەبەستێنیە چاوی پێدەست نێژ نەچکە لە چاکە ئەوەش باشە ئەوانە دیارن ئەگە ئایلەکی باش نەبانە ئێستا دیان گوت بڕۆ دەرێ کاکە چ دەکەی لە مارێمە بەس دیارە باشن زۆر باشن. بابا چیرۆکشینە خۆش بوو. بەسە کوڕە بەسە شیرۆکەکان منیش فێر کرابوو. سوپاسی چیرۆکەکانت دەکەم سوپاسی یەکەم بێکە وشە جوانەکانت دەکەم. خوش بەڵێسم ئەمە گوتم مەمنتانم و دەڕێ. سلام عەلەیک کێ لێرەیە کاک سعدی گیان؟ بەخوا مادەم ئارام لێرەیە کاک سعدی تووشی بەزمێک بووە. کاک سعدی گیان چۆنی؟ بابا دیناسی مامۆستا بێژن؟ مامۆستا بێژن چێ؟ بابا ئەوە گیتاری فێر دەکردی. گیتار کامە بێژن؟ حەمە گیان غەڵەتی. مامۆستا بێژن؟ یەکەم جارە و جەول و ناوەی بێ. غەڵەتی حەمە گیان. ئەحەمە نیمە. کوڕمینای ئارامە یەکتری ناناسن کوڕم شەر نییە لێتێک چۆ ئێمە پەرەمێز ئیشمان پەرەمێز. هەدی کوڕم ئەوانە بابە بە پەرەمێزی لێ دەدەن ئەرێ وەڵا کوڕم کاکە بەڕاستی یعنی ناوی منت هینا یعنی دیارە لێت غەڵەت بووە نییە؟ سعدی قەساب نیت؟ کوڕم دەرێت لێ غەڵەت بووە. گورە بابم ئەمستعدی بەزاز بەزازی تۆ باشترین بەزاز کاتە هەموو جێ بدی باشترین قماش لە کلمە دەست دەکەوێت هەر حەستان لە قماشی بوونیە لەگەر باجی وەرە نییە خزمەتان دەکەم. وا ئاگادارە کاک سعدیەکەی قەسابە عینەن باڵا عینەن سمیۆت عینەن لوت عینەن چاوە ڕێک کۆپی پەیس. کاکە دەرێن خەرک پێک دەچیە دی بابا و مامۆستا بێژنە. گورە حڕم هەونیە وا وەدەنی مامۆستا تەماشای بابا تەماشایکە. تەماشای بکەم کوڕە هەونیە نا هەونیە. بابا تەماشا بروویکە عینەن برۆ عینە چاو عینە کەپوو عینە سمێر عینە ڕیش عینە ددان بابا هەموو شتەکەوە. کاکە مامۆستاجانتی بگەینە حەمە گیان نەت بیستوەڵێت 40,000 شێوە هەیە لە مرۆڤێکە. پەنجایە کوڕم. کوڕە پابوو پەنجانی 70,000 کەس پێک دەچێت. چتە چی لێ بکەدەی؟ هەفتایکی حەوت. بابا ئێستا سەرم لە کێوێچیانە؟ گورە مژ نێ سەرم لە شێوایە گورە کوڕە بڕۆ جاڵتایەکەت بینە با بڕێ جاڵتایەکەت باوای شێوێ بابا سەرتە چ بوو؟ سەرت ئەوتم ئاگای لێ مناڵەکەی بێزارێکی تر زانایەکان دەڵێن سەرتەسەر حرامە. خۆی وایە گوتی ئەو زای باسی با دەکەن گوتم داوای لێبوونم تا لێ دەکەم گوتم جارێککە ئینشاڵڵا پێویستان بە هەشتێک بێ من لە خزمەتتان ئەگەر لە دوکانی نیە ئیش لەوە کوڕەش دەبینەوە من لە بازاڕی ئاینا لەم دوکانی پەرەمێزمانە ئەوە بابەت بام نیە پەرەمێزیان لێدا کوڕم لەمە دوایتر بچێ لە ئەو ئیشی بەزاز بکە و ئەو شتانە فێر دەکەم قوربانە بووم بەخێر بێ سەر چاو
بەڕێزم خدا حافظ وحافظ سلامت بیا بەس تەمەی بکەن بە ئەوانە بێ کوڕەکەتان شکا غەڵەت توشتیشی زۆرە سعدي سعدي كي هي توا لا بابا كنت زاني اي خطبت نوت من هاي سعدية خوشی بەڕێزم تێدەکەم بزانێ دەوێنێ یەکسەر نیە دەبۆی ژنە هیوایەتە قماشە دەرێکەی قماش بوي ئەم ناین ئەم بۆوەرن کاکا بۆ من قماشتانە ها ناوەڵە بەس ئیش نادەفرۆشی ئەمە بەس ئیش لێ مەینێ دەکەن باش خەیداری بم خدا حافظ چاو وحافظ تسنع. حەمەگیان ئەمری نەمێنێت بەزمە ئەسڵ دایک وەرە تێم گەێنەوە خوا وەژیانە منی ڕێک دایکی